عزیزانی من دوباره سلاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین و تەوری ستۆدیۆمان هەیە. هەمیشە یەکێک لە کارە گرنگەکانەوەی کاتێک کە توێژەران توێژینەوە ئەنجام ئەدەن یاخود بۆ بڕوانامەیەک بێت کە بەدەستی بهێنن یاخود بە بابەتێکی گرنگە لە نێو کۆمەڵگایە کە بیانەوێت توێژینەوەی لەسەر بکەن و بگەن بە دەرەنجامێک بۆ ئەو توێژینەوانە. بەڵام هەندێک جار کاتێک کە توێژەرانمان ئەیانەوێت توێژینەوەیەک ئەنجام بدەن کێکێک لە مەرجەکانی هەبوونی سەرچاوەیە لە نێو توێژینەوەکاندا، بەڵام ئەبینین کە بەداخەوە کتێبخانەی کوردی هەندێک جار ئەوەندە هەژارە بۆ توێژینەوە کە ئێمە ناتوانین سەرچاوەیەکمان دەست بکەوێت بۆ ئەوی وەکو بەڵگەیەک ئێمە لە نێو توێژینەوەکاندا بەکاری بهێنین، بەتایبەتی بۆ هەندێک بابەتی وەکو هونەر کە ئەکرێت لەوەی کاتێکەوە کەسانێکی ئەیانەوێت لە هونەردا توێژینەوەک بکەن سەرچاوەکان کەمێک هەژارتر و لاوااستر بن. بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستادا ئێمە نووسەرانی زۆرمان هەیە هەوڵیان داوە بۆی کاتێک کە توێژەران بابەتێکی هونەری هەڵەبژێرن بۆ توێژینەوە بتوانن کاری لەسەر بکەن، بتوانن سەرچاوەیان هەبێت. بۆیە بیریان لەوە کردێتەوە کە بیبلۆگرافیایەکی هونەری هەبێت هەموو ئەو توێژینەوانەی تێدا بێت کە کەسێک ئەنجامی داوە یاخود ماستەرنامەکەی ببێت، تێزی دکتۆراکەی ببێت، تێزی ماستەرەکەی ببێت و لەم بیبلۆگرافیایەدا هەبێت. ئێمە ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر ئەم بابەتەیە لەسەر بیبلۆگرافیای هونەرە. بە خۆشحاڵیەوە دکتۆر کاروان عەلی وەکو نووسەر هەوڵی داوە بیبلۆگرافیایەکی هونەری دروست بکات و هەموو ئەو توێژینەوانە لاخۆ بگرێت. ئێمە ئەمڕۆ لە تەوەرەکەماندا باسی لێوە ئەەکەین و باسێک لە ناساندنی ئەم کتێبە ئەەکەین. با خۆشحاڵی و سڵاو لێبێت دکتۆر بەخێر بێت سەر چاومان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات، هیوادارین میوانێکی ڕۆحسێکی سەرجەم ماڵەکان بێت. زۆر سپاس دەکەین. کتێبی بیبلۆگرافیای هونەری زنجیرەیەک ناساندنتان بۆ کردووە لە شارەکانی هەرێمی کوردستان. پێمان خۆشە سەرەتا لە زنجیرە ناساندنەکە دەست بکەین کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بووە. بەڵێ هەڵبەت بیبلۆگرافیای هونەر نامەی سەرجەم ماستەر و دکتۆراکانی کووردە بەهۆی گرنگی و پێویستی بۆ ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان و بۆ خوێنەران، بۆ توێژەران و ڕیسەرچەرانی بواری هونەر بە شێوەیەکی گشتی گرنگیەکی زۆری هەیە و سپاس بۆ خوا خواستێکی زۆری لە سەرجەم شارەکان و ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکانەوە لەسرە. بۆیە ستێپ بای ستێپ لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ئێمە ناساندنی بۆ دەکەین و بە پێی داواکاری ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان. بۆ نمونە لە سەرەتا لە زانکۆی سڵاحەدین ناساندنمان بۆ کرد، پاشان لە شاری کۆیە لە زانکۆی کۆیە و پاشان لە زانکۆی سلێمانی ناساندنمان بۆ کردووە و بە پێی ئەو داواکاری و ڕەغبەیە کە لە سەرەتی ناوەندی ڕۆشنبیری جەمال عیرفان جارێکی تر بە خۆشحاڵیەوە دەرگای بۆ واڵا کردین بۆ ئەوی ناساندنێکی بۆ بکرێت. ئەمڕۆ ناساندنەکەمان لە شاری سلێمانی خۆشەویست و عزیز کاردکتۆر شێ خوێندنەوەی بۆ ئەم کتێبە کرد بۆ بیبلۆگرافیای هونەر. پێم وا بێ لە هەر شارە و کەسێک خوێندنەوەی بۆ کرد و ئەو کەسانە چێن و چۆنیش بە چ پێوەرێک هەڵبژێردراون بۆ خوێندنەوەی ئەم کتێبە. بیبلۆگرافیای هونەر چکە بابەتێکی زانستیە، نامەی سەرجەم ماستەر و دکتۆراکانی کووردە و لەگەڵ ئەوەشدا تەنها یەک بواری هونەری لە خۆ نەگرتووە، چونکە کە دەڵێن نامەی سەرجەم ماستەر و دکتۆراکانی کورد لە بواری هونەر جا بە هەر زمانێک لە هەر وڵاتێک لە هەر شارێک بە هەر توێژەرێک نامەی ماستەر و دکتۆرای بەدەستهێنابێت لەو بیبلۆگرافیایە شوێنی بۆتەوە. لەبەر ئەوە شانۆ سینەما شێوەکاری و میوزیک بە هەموو بەشەکانەوە، ینی نامەی ماستەر یاخود دکتۆرا لە هەر بەشێک لەمانە بەدەست هاتبێت تێیدایە بە حکمی ئەوە هەر جارە و پسپۆڕێک کەسێکی ئەکادیمی هەڵدەبژێرین بۆ ناساندن یاخود بۆ شڕۆڤەکردنی بیبلۆگرافیا. بە خۆشحاڵیەوە ئەم جارە بەڕێز مامۆستا گۆران سەرگەڵووی وەکو هونەرمەند و ئەکادیمیەک لە بواری شانۆدا شڕۆڤە و ناساندنی بۆ بیبلۆگرافیای هونەر لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ئەنجام دەست. توێژەران زۆر ماندوو ئەبن هەتاوەکو توێژینەوەیەک ئەنجام ئەدەن. ئەی ئێوە چەندێک کاتان ویست هەتاوەکو بتوانن بیبلۆگرافیایەک دروست بکەن، چۆن توانیتان دەستان بگات بۆ هەموو ئەو کەسانی لەوەی کات توێژینەوەکەیان لە بواری هونەرا بوو بێت؟ زۆر جار باز دەوە دەکەن دەڵێن کارۆن عەلی تەنها بە بیبلۆگرافیا پیر بوو. بە حکمیەوەی 7 ساڵ من شەو نخۆنیم کردووە بە هەمیشەیی پەیوەندی و کۆنتاکتم لەگەڵ سەرجەم توێژەران ریسێرچەران ئەوانەی کە هەڵگری نامەی ماستەر و دکتۆران بۆ ئەوەی بتوانم گرنگترین بەشی نامەی ماستەر و دکتۆراکانیاندا بنم، چونکە ئەم هەمووی دانەندراوە بە تەفاسڵ باسی دەکەین. ئەمە بەرهەمی 7 ساڵ ماندوو بوونە و ئاوەڕدانەوەیە لە سەرجەم ئەو ئەکادیمیە کوردانەی کە لە هەموو بوارەکانی هونەر نامی ماستەر و دکتۆرایان لە وڵاتان و لە ناوخۆی هەرێمی کوردستان بەدەستهێناوە. باشە دکتۆر چ شتێک پاڵنەری تۆ بوو وای لێ کردی کە ئەم کتێبە بنووسیت، ئەم کتێبە با بڵێن بیبلۆگرافیای هونەر بنووسیت؟ هۆکارێک هەبوو بۆ ئەوە؟
هەڵبەت من دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانم پاشان کۆلێژ و ئیتر ستێپەکانی تر هەر لەو کاتەوە کاتێک لە سەرچاوەیەکی هونەری دەگەڕین بۆ توێژینەوە بۆ پەیپەر بۆ ڕیڤیو ئارتیکەڵێک ینی سەیرمان دەکرد بە هیچ جۆرێک کتێبخانەی کوردی بەداخەوە ئەوەندە هەژار بوو لەم نێوەندەدا بابەتی هونەریمان دەست نەدەکەوت و دەچووم سەفەرم دەکرد بە وڵاتانی تر بە ئاسانی هەموو وڵاتان ینی هیچ پێویست ناکە من لێرەوە بڕۆمە خانەقین لێرەوە بچمە زاخۆ بۆ نامەیەک بیبلۆگرافیایەکیان لە بەندەستدایە کە هەرچیت بوێتەوە تێیدایە تەنها کورد لەم بوارە بەڕاستی زۆر هەژار بوو بۆیە بیرم کردەوە ئەگەر من نەیکەم وەکو ئەکادیمیەک چێ بیکە سپاس بخوا کورد گوتنی قۆڵی خۆمان لێ هەڵمانی و 7 ساڵی تەمەن و ماندووبوون و شەونخۆنیماندا تاوەکو ئەم بەرهەمە دانسخەیە بۆ سەرجەم توێژەران ئێستا هەر فێرخوازێکی بواری هونەر لە هەر بوارێک بێوێ هیچ پێویستی بەوە نیە بچێ ڕیسێرچ بکە و بچێ بگەڕێ بیبلۆگرافیاکە نۆ بەرگە هەر بەرجی نزیکەی 500 لاپەڕە زیاترە ینی ئەمە گرنگترین بەشی نامی ماستەر دکتۆراکانی تێدا بۆچی چونکە ئێمە ئەگەر هەمووی دابنین ئەو هەموو نامی ماستەر دکتۆرانی کوردە هەر جێگای نابێتەوە ئێمە چیمان کردووە بەشی یەکەم کە پێناسە و چەمک و زاراوەیە و لەگەڵ میتۆدی توێژینەوە و گریمانەی توێژینەوە و هەموو بابەتەکە لەگەڵ تاوتێکردنی توێژینەوەکانی پێشوو و توێژینەوەکانی پێشوو دانراوە لەگەڵ بەشی کۆتایی کە توێژەر گەیشتوو بەچی لە توێژینەوەکەی لە نامەکەی لە دکتۆراکەی ئەنجام دەرئەنجام ڕاستپاردە پێشنیار پوختە ینی ئەم تەوسیاتە بۆ حکومەتە بۆ توێژەرە کە گەیشتۆ بەچی ئەم دوو بەشەمان داناوە کە گرنگترین بەشی توێژینەوە لەگەڵ ئەوەشدا یعنی جگەلەوەی ئەمە بووە بە ڕیفرێنسێکی یەکجار گەورە بۆ ڕیسێرچەر بۆ پرۆف و بۆ دکتۆرە بەڕێزەکانمان بۆ فێرخوازە بەڕێزەکانمان دەیان کێشە و ئاریشەی سانا کردو بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ لەبەر ئەوەی ئێمە بەهۆی بیبلۆگرافیای هونەرەوە بینیومانە چەندین نامی ماستەر دکتۆران ناوەکانیان زۆر لە یەکتری نزیکە بۆ نمونە لە زانکۆی کۆیە نامە هەیە لەگەڵ هەولێرە زۆر لە یەکتری نزیکە کەسێک کە بیەوێ نامەیەک بنووسێ لە کووردا لە هەر وڵاتێک بێ دێ سەیر دەکا ئەو ناونیشانانە هەن بە دوای ناونیشانێکی تازەتردا دەگەڕێ ینی ئەم ئاریشەیە یان چەندین ئاریشەی تری لە کۆڵی توێژەر کردوتەوە بۆیە بیبلۆگرافیا ئەگەر نەک بڵێم بەرهەمی کاروان عەلیە بەڵام گەوهرێکە لە سەرچاوە بۆچی چونکە زیاتر لە هەزاران سەرچاوی تێدایە طبعاً هەر دکتۆرایەک زیاتر لە 300-400 سەرچاوی تێدایە تۆ بیرکەرەوە ئەبێ ئەو هەموو نامەی ماستەر و دکتۆرایە چەند سەرچاوی تێدا بێت بۆیە ئەم گەوهرە بەڕاستی بۆ خوێنەری ئاسایش گرینگە بۆ ئەوی بزانن لە ڕۆی هونەریەوە ئایا مێژووی هونەری ئێمە چۆنە ئایا بەشەکانی هونەری ئێمە چۆن لە ئەکادیمیەکان ئاوڕیان لێداوەتەوە زۆر باشە اینجا بەشێک لە توێژینەوەکانمان هەیە کە بە کوردی نووسداوان بەڵام بەشێکی دیکەمانەیە کە لە وڵاتانی دیکە توێژینەوەکانیان ئەنجام داوە بۆی کا ئەو بڕوانامەیە بەدەستبێنن چ ماستەر بێت چ دکتۆرا بێت ئێوە ئەو توێژینەوانە بە ئامانەتێک ڕاستەوخۆ لە نێو بیبلۆگرافیای هونەریدا شوێنتان کردوتەوانێ و وەرگێڕانتان بۆ ئەنجام نەداوە کەواتە ئەکرێت بڵێن خوێنەرانەوانەی کە ئەیانەوێت سەرچاوەیەکیان دەستکەوێت بە زمانەکانی بیانیش بتوانن سوود لەو توێژینەوانە وەربگرن وەکو سەرچاوە هەر کوردێک لە هەر وڵاتێک بە هەر زمانێک هەڵگری نامەی ماستەر دکتۆرا بێ لەم بیبلۆگرافیایە جێگای دەبێتەوە و ئەگەر بە هەر زمانێک بێ وەکو خۆی دانراوە چونکە ئەمە بابەتێکی زانستیە بابەتێکی ئەکادیمیە توێژەرانی تر یاخود ڕیسێرچەرانی دەرەوەی وڵات ئەتوانن جارێکی تر سوودمەند بن لە ڕیسێرچەرانی کورد بۆی بزانن ئایا کورد هونەرەکەی بە چه زمانێک ئێمە دەیان نامەی ماستەر و دکتۆرای تێدایە کە بە زمانە جیاوازەکانی دنیا نووسراون ینی بۆیە ئەم توێژینەوەیە بەردەوامی دەبێ و هەر کوردێک لە هەر وڵاتێک بە هەر زمانێکی تر نامەی ماستەر و دکتۆرا لە ناوخۆ لە دەرەوەی وڵات بەدەست بێنێ چونکە ئێستا سوپاس بخواسێ بەرگیترمان ئامادەی چاپە و بەنیازین بیگەین بە کۆمەڵێک بەرگی تر بۆ ئەوەی جارێکی تر ئەمە بەردەوامی هەبێ و ئەمە پێی دەڵێن پرۆژەی تەمەن ینی ئەمە پرۆژەی تەمەنی منە تاوەکو خوای گەورە تەمەن بدا ئینشاءالله خزمەتی کاری هونەری دەکەم. جا دکتۆر هەر باسی ئەوەت کرد ئەمە پرۆژەی تەمەنە ئێوە بۆ چاپی یەکەم بۆ بەرگی یەکەم با بڵێن 7 ساڵتان ویستۆ ئەی باشە ئەو بەرگانەی دیکە کە هەش بەرگی دیکە ئەمێنێتەوە چکەوتە نۆدانەیە ئەوانە چەندێکی نۆ بەرگی ترمان چاپ ئێستا ئەم نۆ بەرگمان چاپە لەگەڵ بەدەستهێنانی یاخود هەڵکشانی نامەی ماستەر و دکتۆرا لە کورد و لە دەرەوەی وڵات کە کوردێک بەدەستی دێنێ ڕاوند لە دوای ڕاوند ئێمە
پەیوەندی و کۆنتاکت لەگەڵ توێژەرەکە دەکەین وێنەی توێژەرەکە وەردەگرین و بیۆگرافی توێژەرە ژیاننامەی توێژەرەکە بە تەواوەتی وەردەگرین و ژمارەی پەیوەندی و ئیمێڵەکەی وەردەگرین بۆ ئەوەی هەر کەسێک بێوێت داتای زیاتر لە توێژەرەکە وەربگرێ ڕاستەوخۆ پەیوەندی پێ بکە ماندوو نەبێ و لەگەڵ ئەوەدا گرنگترین بەشەر وەکو لە سەرەتا ئاماژەمان پێ کردووە بەشی یەکەمە لەگەڵ بەشی کۆتایەکەی تێدایە و ئینشاءالله ڕاوندی ماستەر و دکتۆرایەک تقریباً لە کاتی تاوتوێکردنی من نامەی ماستەر و دکتۆراکانین بە ئاسانتر دەستمان دەگاتە ئەم ڕاوندە بۆچی سەرەتاکە زۆر گران بوو بۆ چونکە ئێمە نەمان دەزانی یەکەم کەس شێ نامی ماستەر و دکتۆرای بەدەستێناوە بگەڕێماندوو بوون و شەو نخونیی یەکجار زۆری پێوەیە و ئەمەوێ لە ڕێگای کورتساتی جوانەوە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بدەم کە هەر کوردێک ئەگەر ئێمە دەستمان پێ نەگەیشت بێ هەرچەندە لە هەموو ڕاگەیاندنەکانەوە بانگەشەی ئەومان کردووە تکایە پەیوەندیمان پێوە بکەن یاخود من داوام لە هەواڵێک کردووە لە دۆستێک کردووە لە برادرێک کردو چێ هەڵگرێتی خۆم چوومە بۆ لای بەڵام ئەگەر دەستمان پێی نەگەیشت بێ ئێستا کۆنتاکتمان پێ بکەن بۆ ئەوی بتوانین لەم گەوهرە بۆ بەرگەکانی تر شوێنی بۆ بکەینەوە خۆستکێسە بەرگێکمان لەبەر دەستا وایە بەڵام بەداخەوە قەیناکە ئیشاڵڵا ئەمە سوودمەند دەبین لەم بیبلیۆگرافیایە پێم خۆشە پرسیارێکی دیکە بکەم ئەمە بیبلیۆگرافیای هونەر بۆ تا چەند گرنگە نووسەرانی ئێمە گرنگی با بیبلیۆگرافیا بدەن بۆ ئەوەی کە ئیتر ئێمە نەڵێن بەداخەوە کتێبخانەی کوردی هەژارە کتێبخانەی کوردی کە بمانەوێت سەرچاوەیەکمان دەستکەوێت زۆر بە ئەسم سەرچاوەکەمان دەست دەکەوێت بۆیە ئەگەڕێنەوانێ بۆ کتێبە جیهانیەکان بۆ نووسەرە جیهانیەکان چکە من نووسری زۆر بەتوانامان هەیە بە خۆشحاڵیەوە بەڕاستی ئەمە ینی ئەرکی حکومەتە نەک ئەرکی تاکە کەس ینی ئەوەی کە ئێمە کردومانە ینی لە خۆبردووانە بووە ئەگەر نەبێت بە مجاملەی خودت بۆچی چونکە ئەمە ماندووبوون و تێچوێکی زۆری تێدایە و تێچووکەشی سوپاس بخوا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە سوپاسەوە گرتوێتی ئەستۆ بۆیە ئەمە ینی لە هەوڵی تاکە کەسی بەدەرە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتە جیاوازەکان و بەستە بە بابەتی خۆیان بێنە سەرخەت بۆ ئەوی بۆ هەر تایبەتمەندیەک بۆ هەر اختصاسێک بیبلیۆگرافیایکی تایبەت هەبێ دوو ڕۆژی تر توێژەر یاخود زانست خواست کەسێک بێوێ بابەتێکی بەدەست بکەوێ پەرگەندەی وڵاتان و کتێبخانە بە کتێبخانە دەماتوانین بڵێ نیشاندەری ئەوەشە کە ئێمەش کەسانی زۆر بەتوانامانێت کە توێژینەوەی زۆر جوانیان ئەنجام داوە لەسەر هونەر بێگومان و لەبەر ئەوەی ینی ئێستا کۆمەڵێک نامەی ماستەر دکتۆرا لەم بیبلیۆگرافیایە هەیە کە بەڕاستی وەکو چارەسەر بەکاردێ وەکو بابەتی زانستی دەرونی بەکاردێ و کۆمەڵێک پلەی هونەری زۆر بەرز لەناو ئەم نامی ماستەر و دکتۆرایانە اکتشاف کراوە و کەشف کراوە بەڵام بەداخەوە لە ڕەفەی کتێبخانەکان کەوتون و لایەکی لێ نەکراوەتەوە بەڵام ئەم بیبلیۆگرافیایە زیندوێتی بە نامەی ماستەر و بە کەسایەتیەکانیش دەدات. دکتۆر هەمومان چەند کەسێکی جیاوازین لەوانەیە من خوێندنەوەم بۆ بابەتێک شتێک بێت و تۆش خوێندنەوەکە جیاواز بێت کاردانەوەی ئەو کەسانێک کە خوێندنەوەیان بۆ ئەم بیبلیۆگرافیا هونەریە کرد کاردانەوەیان چی بوو بە شێوەیەکی گشتی؟ سوپاس بۆخوا هونەر بابەتێکە هەمیشە شیرینە لەبەر دڵانە ینی کوردگوتنی لەگەڵ سایکۆلۆژیای ئینساندا هەمیشە یەکان گیرە بۆیە بەگشتی فیدباکەکان فیدباکی باشن بۆ چونکە وابەستەیە بە هونەرەوە و ئاوردانەوەیەک نییە لە یەک چەمکی هونەر لە یەک بەشی هونەر بەڵکو هەموو جۆرەکانی هونەری تێدایە ینی ئەم کتێبە ئەوەی جوانە کە من زۆر جار بە فیدباک بۆم دێتەوە خەڵکی هەیە خوێنەرێکی ئاساییە بەڵام دەڵێ من وەکو بابەتێکی مێژووی وەکو بابەتێکی هونەری کتێبەکە دەخوێنمەوە نەک بۆ بابەتی توێژینەوە چکە متعای لێ وەردەگرێت هەزاران زانیاری لە ناو نامەی ماستەر و دکتۆراکان هەیە چکە نامەی ماستەر و دکتۆرا تەنها ڕاستە بۆ بابەتی بەدەستێنانی بڕوانامە و بابەتێکی زانستیە بەڵام زیاتر لە هەموو کتێبێک سوودمەندترە بۆ چکە بە دەیان فلتەری زانستیدا تێپەڕیوە و دەیان سەرچاوی باوەڕپێکراوی تێدا بەکارهاتووە. زۆر باشە لەم توێژینەوانەی کە لە ماوەی ئەم حەوت ساڵەدا کۆتان کردوتەوانێ توێژینەوە هەیە لەناو ئەم توێژینەوانەیە کە سەرچاوەکەی لە توێژینەوەی نام بیبلیۆگرافیاکە وەرگیرا بێت. سوپاس بخوا بەڵێتیایەت زۆر باشێک پرسیاری دیکەشم هەیە وەکو کۆتا پرسیار هەمیشە هەڵێنەوەی توێژینەوەکان بۆ ئەوە ئەنجام بدە بووی ئەگەر کێشە و گیرگوفتێک لەناو کۆمەڵگایە هەبێت و لەلایەنێکە هەبێت بتوانن چارەسەر بکرێت و ڕاستپاردە و پێشنیار هەیە لەنێو توێژینەوەکاندا تا چەند گرنگە ئەم توێژینەوانە لەنێو دەقی کتێبەکان نەمێننەوانێ
بکرێن بە چارەسەر و ئەنجام بدەن بکرێن بە توێژینەوەی کەیتە لەم کۆمەڵگایە سوودیان لەوە یەکێک لە بگیرێت. پرسیارە جوانەکانە بۆچی چونکە ئێمە لە کۆتا بەشی بیبلۆگرافیا چیمان داناوە ئەنجام دەرئەنجام ڕاستپاردە پێشنیار پوختە ینی تۆ پێشنیارەکەی بۆ لایەنی پەیوەندیدار و ئەمانە هەموو تێدایە لەگەڵ ئەوەدا دەیان ناوی پێشنیارکرا بۆ ڕیسێرچەرانی تر هەیە ینی کەسێک بێ نامەی ماستەر و دکتۆرا بەدەست بێنێ دەیان ناونیشانی تر پێشنیار کراوە بۆیە گرنگجی بیبلۆگرافیا کار ئاسانیە کە بۆ ستێپی یەکەمی خوێندنی نامەی ماستەر و دکتۆرا بۆ ستێپی یەکەمی زانیاری بەدەستێنان و تاوەکو کۆتایی. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. لەگەڵماناوی سەرکەوتوبی دکتۆر. هیوادارین تەمەندێژی بۆی کە بتوانین بەرگەکانی دیکەی بیبلۆگرافیای هونەری درێژە پێ بدەیت. زۆر سپاس بۆ هیوای بەرزتان هیوادارم کارێکم کرد بێ لە ئاست گەورەی ئەو نووسەر و دکتۆرە بەڕێز و ڕیسێرچەرە ئازیزانە بێ کە بەو جۆرە وەسف و پێدا هەڵدان بۆ بیبلۆگرافیا دەکەن. بێگومان کارێکی پیرۆز و جوانە کردو هەردەم سەرکەوتوبی دکتۆر. زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە. زۆر سپاس.